هاتنا هێزەکە تورکیا بۆ سنوورێ پارێزگەها نەیناوە بابەتێ ڕوژەوە باشووری کوردستانێ و عێراق و تورکیایە هەردوو ئالیژی لێدوانên تۆند بەرامبەر هەفتۆ دێنن زمان لەسەر ڤەمان و پاش بەزڤڕینە ئەوێ هێزێ چاودێرژی ئەوێ ڕەوشێ بنەرێنی دشۆپینەن شهر الفيدا برای تابعیت سوریه و عراق تاکیرن ادی تخازی تابع چنده کو هر لعنی برای خود دیار که رنگ هر ما کورسان جبوی باشتر بید ویدمی دا برای خود دیار بگیرن لی آیا پیوندیت خودت گل عراق گل بغداد باجدت یا نه بله باجدت رنگ گل ایران جی باجا به چنده داد رنگ نافخوی کورسانش دا باجا گیران بهت دادن کو حدانو که لعنت کورسانی تمامی یعنی سردو برای دابش بینه یا کو عراق دخازه و کشانا هیزن هاتین نینویا یا کو تورکیا جی دبێژە سۆربۆنە لە سەرڤەمانە هێزێ لە ئەوە جی دەمێکیدایە نەهاد ئاخا باشوورێ کوردستانێدا ji sala 1996 were baragayên artêşa Tirkiya hebûna xwe heye li snorên Amedî û Zaxo beçekên giran û sivik ku bi 3200 leşker dihên xemlandin şarezayên karûbarên Tirkiya jî di qunaxa nihada başûr bi hevrikiya siyasiya ducemserî dibînin راگرتنا هف سنگیجی به زحمته. دي شر دماغية وهفريكية هي الدولية الإقليمية دي كيف تصل منطقة كردي كرد بتفاق ترك السلكية هفريكية دا وبديتنا من جالك دي أف مجاية خد دوبارات كتبه كو أم جالك دي قرباني في هفريكية الشيعي السني عن تركي وإيراني بين ذي منطقة. استیدا جوازی ناوینا هزین سربازی تیده کردن. اف هزا برینو که الویره هیا و بجنه PMF کو هزا که یعنی حالت شرعی داشت رنگ لیفوان عقودت حس به هاتی هدی کردن یعنی شرط نین اف هزا حرکت بکرد. بعد اف هزا هاتی اواگلک زریپوش و تانکت سوپر که مازن گلدا مروزایت آرمان جوی او کو روپری هزا کادی بیتن کو او افریقیت بینیت المترسیل سر آسایشان اجتماعی و ولات خواهش ئەوە فروخخانە بامەرنێ ئێک ji بارەگەین میتا تورک لە باشوورێ کوردستانê ئایا داکوکیە حکوومەتە ناوەنی ji بوو نەمانە هێزên تورکی لێ سنوورێ مووسڵ دەبیتە هۆکارەوەیەکێ جوولبوونە ئەوان بارەگایژی ji هێزên تورکی سیپان ئامێدی NRT فروخخانە بامەرنێ